ڕۆژ دەی حوتی 2019 لە پەرلەمانی کوردستانەوە سوێندی یاسایی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بەڕێوە دەچێت. من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکرەوەکان بگرم. لە دوای سوێند خواردنی وەزیران و تیمی حکوومەت، کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پشت بەستن بە کارنامەی داڕێژرا و دەست بە کارکردن دەکات. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کارنامەی حکوومەتەکەی کە لە حەوت ئاستی جیاواز پێکاتووە لە پەرلەمانی کوردستان عێراق خستە ڕوو. یەکەم ئاستی کارنامەکە بریتی بوو لە چاکسازی کە لە 13 خاڵدا ئاماژەی ڕوونی بە پرۆسەی ئەنجامدانی چاکسازیدا کە حکوومەت ئامانجێتی ئەنجامیان بدات. سەرەتای ساڵی 2020 لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان و خانەنشینی پەسەند کرا و بەم شێوەیە ئەنجامدانی چاکسازی وەک ئاستی یەکەمی کارنامەی کابینەی نوێم کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا کە 4 ساڵ لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تێدەپەڕێت، دەمانەوێت بزانین جێبەجێکردنی یاسای چاکسازی چ قۆناغێکی بڕیوە و چ کاریگەریەکی هەبووە. خاڵی یەکەمی یان ئاستی یەکەمی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بریتی بوو لە چاکسازی. ئەمان چاکسازی لە گشت بوارەکاندا و چەند ئاستێک کە دەستنیشانکردنەوە نزیکە 13 خاڵمان هەیە کە پەیوەستە بە چاکسازی. بەشێکی پەیوەستە بە ڕێخستنەوەی وەزیفەی گشتی، پەیوەستە بە چارەسەرکردنی پرسی ڕۆتین، پەیوەستە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دارایی و ڕێخستنەوەی بوارەکانی ترکە بە تایبەت لە مەسلەی کاراکردنی چاودێری پەرلەمان، لە پرسی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە، لە دیاردەی هەڵگرتنی چەک. دەتوانم بڵێم بە شانازیەوە تەنانەت بۆ پرسی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستان. واتە 13 خاڵی سەرەکی بوون کە جەنابی سەرۆکی حکوومەت لە پەرلەمانی کوردستان ئاماژەی پێکرد کە ئەوان وەکو ئەولەویەتی کارکردنی بۆ دەکەن. خۆشبەختانە دەتوانم بڵێم ئێمە هەموو ئاستەکانی چاکسازی کە لە کابینەی نوێم ڕاگەیاندرا بە تەواوەتی کارمان لەسەر کرد و بە تەواوەتی چووە بواری جێبەجێکردن و کاری لەسەر دەکرێت. بۆ نمونە کە دەینە باسی خاڵی یەکەم دەکەین کە بریتە لە چارەسەرکردنی ڕێخستنەوەی وەزیفەی گشتی. لە ڕێخستنەوەی وەزیفەی گشتی بەڕاستی پێویستمان بە 2 خاڵ بوو کە کاری لەسەر بکەین. یەکەمیان کارەکردنەوەی ئەنجومەنی ڕاژە، دامەزراندنی ئەنجومەنی ڕاژە، هەروەها دەرچواندنی یاسای چاکسازی. ئەنجومەنی ڕاژە کاراکرا و دامەزرا و زۆر بە کارایی توانی کارەکانی خۆی بکات لە قۆناغی ڕابردوو بە تایبەت لەو پەیوەندیەی کە لەگەڵ بەغدا بوو لە پرسی ڕێخستنەوەی بودجێی گشتی عێراق و هەروەها میلاکی گشتی هەرێمی کوردستان کە پێویست بوو ئێمە بە هاوستاندەر بە هاو شێوەی میلاکی گشتی عێراق ڕێکی بخینەوە بە تەواوەتی ئەمە کاری لەسەر کرا و لەگەڵ ئەمەشدا لە پرسی جێبەجێکردنی یاسای چاکسازی لە وەزیفەی گشتی ئەوانەی کە دوو موچەی وەردەگرن یان ئەوانەی کە بڵێن ناوی وەهمی بێت، ئێمە لە 2 ئاستا کارمان لەسەر کرد لە جێبەجێکردنی یاسای چاکسازی و لە پرسی بایۆمەتریکردنی هەموو ئەو موچە خۆرانی هەرێمی کوردستان کە پێویستە ئەمەش بکرێت. بە تایبەت ئەم خاڵە زۆر گرنگ بوو بۆ ئێمە بۆەوەی کە لە چوارچێوەی وەزیفەی گشتی ئێمە دەتوانین داخلی سکتەرەکانی تری حکومڕانی بین لە هەرێمی کوردستان، چونکە بە ڕێگای سکتەری بە ڕێگای وەزیفەی گشتی، بە ڕێگای فەرمانبەران، بە ڕێگای ئاستەکانی بەڕێکردنی خزمەتگوزاریە گشتیەکان بە تایبەت لە کەرتی گشتی بۆ دەکرێت کە ئێمە چاکسازی لەو بوارە بکەین. حتمما ئەمەش خاڵی دووەم کە پەیوەستە بە پرسی ڕۆتین و چۆن ئێمە مامەڵە لەگەڵ ڕۆتین بکەن. تەبعاً گازندەیەکی زۆر هەبوو لەسەرەوەی کە ڕۆتینێکی زۆر هەیە لە دام و دەستگاکان لە وەرگرتنی خزمەتگوزاریەکان. ئەمەش ئێمە بە 2 ئاست کارمان لەسەر کرد. یەکێکیان دیراستکردنی خزمەتگوزاریە گشتیەکان کە زیاتر لە 508 خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت دیراستکردنی یاساکانی تعلیمات و پێداچوونەوە بە ڕێکارەکان کە تا ئێستا وەردەگرن تۆ بە چەند هەنگاو دەتوانی ئەم خزمەتگوزاریە وەرگری. تەمان ئەمە
یەکێک لەو ئاستانەکە دوای پێداچوونەوە بە ڕێنماییەکان بە یاساکان بە شێوازی ڕێخستنەوەی خزمەتگوزاریەکان توانیم هەم بەشێک لە هەنگاوەکان هەڵگرین ئەوەی کە پێویست نییە بە چارەسەرکردنی بەڵام ئەم بابەتەش بە ڕێگای حکوومەتی ئەلیکترۆنی چارەسەر دەبێت بۆیە بەڵێنی جەناوی سەرۆکی حکوومەت لە پەرلەمانی کوردستان لە ئاستی چاکسازیە بریتی بوو لەوەی کە ئێمە دەست بە حکوومەتی ئەلیکترۆنی بکەین و بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان کە ئەمە دەبتە کارێکی جددی ئێمە تا ئێستا ئەوەی کە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری سەرپەرشتی گشت پرۆسەکان دەکات وە زۆر بە کارایی توانیویانە خزمەتگوزاریەکان دەستنیشان بکەن و زیاتر لە 16 خزمەتگوزاری ئەگەر زیاتر نەبێت ئەو تەمان ئەوان کاری لەسەر دەکەن جگەلەوەی کە دانانی ئەولەویەتی کارکردن بۆ بە دیجیتالکردنی خزمەتگوزاریەکان بە پێ ئەو کارنامە ئەو بەرنامەی کە جەنابی سەرۆکی حکوومەت ڕایگەیاند بۆەوەی کە لە ماوەیەکی دیاری کراوە ئێمە بتوانین ئەمە ببین واتە بردمانە بواری جێبەجێکردن و کارمان لەسەر کرد. ئامانجی سەرەکی و دروشمی سەرەکی ئەم کابینەی نوێمی حکوومەت یاریێمی کوردستان بریتی بوو لە خزمەتگوزاری و خزمەتکردنی هاوڵاتی و هاوڵاتی بە نسبەت ئێمە ئامانجە و ئەمەش بووە سەبەبێک کە حکوومەت خۆی بە خزمەتکاری خەڵک بزانێت و تەرکیز لەسەر ئەو بوارانە بکات کاگاری گەری دەبێت لەسەر متمانەی خەڵکو و متمانەی جەماوەر بە تەئکید وەکو باسم کرد لە ئاستی وەزیفەی گشتی لە ئاستی کەرتی تایبەت لە ئاستی ئەمن و ئاسایش کە دەتوانم من بڵێم 13 خاڵی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئاستی چاکسازیە لە 13 خاڵیان بەو سێ ئاستە دەتوانین دابش بکەین وەکو باسم کرد ئاستی وەزیفەی گشتیە و کەرتی گشتی ئاستی کەرتی تایبەت و ئاستی ئەمن و ئاسایش کە ئەمە خۆشبەختانە بە استراتیژیەتێکی ورد بە گشت وردەکاریەکانی لە بوعدی یاسایی بوعدی ڕێکار بوعدی ڕێنمایی و هەروەها لە جێبەجێکردن لە ئاستی جێبەجێکردنە توانیمان کاری لەسەر بکەین. فراهەمکردنی ژیان و گوزەرانێکی باش بۆ هاوڵاتیان لە تەواوی سێکتەرەکان و بەرزکردنەوەی ئاستی خزمەتگوزاریەکان بە پلان و پرۆژەی سەردەمیانە و زانستی ئامانجی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە لە 4 ساڵی تەمەنیدا. یەکێک لەو خزمەتگوزاریانەی کە حکوومەت کاری بۆ باشترکردنی کردووە دابینکردنی کارەبای نیشتیمانی بووە بۆ هاوڵاتیان لە ماوەی تەمەنی ئەم کابینەیەدا ڕێژەی بەرهەمهێنانی کارەبا و زیادکردنی وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا و نۆژەنکردنەوە و ڕاکێشانی هێڵەکانی کارەبا ئاستی بەرهەمهێنان بەرز کراوەتەوە بە شێوازێک تەنیا لە 4 ساڵدا زیاتر لە 1000 مێگاوات کارەبا بۆ تۆڕی نیشتیمانی زیاد کراوە. پرۆژەی پێوەری زیرەکیش کاریگەری گەورەی لەسەر ژێرخانی سێکتەری کارەبا هەبووە. دەستپێکۆ کابینانە دەستپێکاربوو نۆمال وەزارەتە کارەبێ پلان هەر پلانە دەستپێکی ئەوە بوو کە چ بکەین تا کارەبای 24 دەمژمێری بدەینە هاوڵاتیە. ji bo vê şendê me plana Kurtxwayan hebû plana dirêjxwayan hebû vê gavê plana Kurtxwayan ne cêbêjê bû plana dirêjxwayan may em ser vê çendê çîn. Em geş nevê qenaetê berhemînana karebê eger em çend ziyad bikein bes em neşên eger em neşên xelkî wisa têbgehînin ku karînana karebê rewşenbîriyeka taybet pê dibêtin em çend megawatet karebê ji wezareta karebê servê kabîne em zêde bikein her neşên kontrola kare bikin. Servê esasî eşin bi cüret bêjim êk girîngtirîn ve stratejîtirîn projê ser astê herêmê kabîna nehê proje cebecekirina pîverê zîrek bû ke ziyatır li 205 milyon dolar yet bo hatine terxankirin sererayê vê qeyrana aborî eva vê gavêl herêmê heye. Cebecekirina projê pîverê zîrek zor mufayed başet heyn. Êkiş wana ev ki em bişên dahatî da ke vê gavê em ê cebecê dikin proseyek li nav projê pîverê zîrek da bêjne proseyê prepaid. Li vê cebecê bikin. Proseyê prepaid dişên bêjin em ji haletê postpaid diêne prepaid. Yani postpaid şîvazê klasîkî wergirtina pareyê bû vê gavê şîwazeke modern e ya dijital ye. Êkiş ehdafet hikûmeta herêmê bi serokatiya Cenab-ı Serok û hikûmetê dadperwerî ye. Dadperwerî
باشترین اف جبه‌جکردن وی پروژه باشترین ڕێگای بوو جێبەجێکردنە دادپەروەریە سیستەمی پریپید دەشێتن بەڵانسێکە دروست بکات دەشێت تەوازونێکی دروست بکاتن مابینە کەسێکی دەوڵەمەند و مابینە کەسێکی هەژار کەسێ هەژار جە هەر پارە خۆ دەداتن کەسە دەوڵەمەندی پارە خۆ دەداتن پلانێکە توکمەی هاتیەدانان کابینا نهێژی پشتوانیوی پلانت کردن و هەوڵێکە زۆر تێدەدان کە ئەم کارەبای نیشتیمانی کارەبایەکی درست 24 ساعتی بدەنە هەو نیشتیمانیە و دوو سەرچاوە نەبتن یعنی موالیدەش نەبتن کارەبا گشتی نەبتن ئەوە خۆت بخۆت یعنی بڵا بژین جێبەجێکردنەوە وی سیستەمێ وی دێڕەوەکی وی خەونی جێبەجێکردن یعنی تو موالیدەکە شول نەکردن تو یەک حەقی کارەبە بدەی ئەوە نیشانەوی چەندەیە کە ئەسلەن هەدەفەمە ئەوەیە و دێ حتمەژی دێتە جێبەجێکردن بەس کەنگی دوزانێ چونکو بڵا بژین وی کابینه دا هندک کیشا و گرفت یعنی کابینه دیتر هبوین الوزارت کاره بید تو نشی ساله که آن 2 سال وان کیشا جیب کی و پلان هاتیا دانان و برف پیش و چونه که باشه هاتیا انجام دان ایشالا تصور آمن به زیترین دم امشین وی کابینه دا ام 24 ساعت کاره بید بدین حوالاتیا بیر نکن جناب سروک و حکومتی بیجتن 23 ساعت و 59 دقیقه هین کارا با بدن حوالاتی هر از رازی نینم کواته دبه 24 ساعت کارا با بدن داتای وزارتی کارەبا ژمارەی وێستگەکانی کارەبا لە هەرێمی کوردستان 15 وێستگەی بەرهەمێنانی کارەبا 5 وێستگەی بەرهەمێنانی کارەبا بە ڕێگەی گاز 6 وێستگەی بەرهەمێنانی کارەبا بە ڕێگەی نەوتی ڕەش 3 وێستگەی بەرهەمێنانی کارەبا بە ڕێگەی ئاو کارۆ ئاوی یەک وێستگەی بەرهەمێنانی کارەبا بە گازی مۆساحەبە توانای بەرهەمێنانی کارەبا لە 15 وێستگەی کارەبا بریتیە لە 7439 مێگاوات ڕێژەی بەرهەمێنانی کارەبا لە 15 وێستگەی کارەبا بریتیە لە 3306 مێگاوات ئەو پرۆژانەی لە کابینەی نوێمدا دەستیان بە بەرهەمێنانی کارەبا کردووە لە کابینەی نوێمدا 1090 مێگاوات لە بەرهەمەی کارەبای وێستگەکان بۆ تۆڕی نیشتیمانی زیاد کراوە وێستگەی خەباتی هەڵمی بە توانای بەرهەمێنانی 300 مێگاوات کارەبا وێستگەی گەرمیان بە توانای بەرهەمێنانی 165 مێگاوات کارەبا وێستگەی دیرەلۆک بە توانای بەرهەمێنانی 38 مێگاوات کارەبا وێستگەی دهۆک بە توانای بەرهەمێنانی 29 مێگاوات کارەبا وێستگەی هەولێر بە توانای بەرهەمێنانی 29 مێگاوات کارەبا وێستگەی سلێمانی بە توانای بەرهەمێنانی 29 مێگاوات کارەبا وێستگەی بازیان بە توانای بەرهەمهێنانی 500 مێگاوات کارەبا ژمارەی هاوبەشانی کارەبا تا 31/5/2023 لە هەرێمی کوردستان 1,809,280 هاوبەشی کارەبا هەن 1,345,089 پێوەری زیرەک بۆ هاوبەشانی کارەبا بەستراوە کە دەکاتە ڕێژەی لە 74.3 تێکڕای کاتژمێرەکانی پێدانی کارەبا تا ساڵی 2018 بریتیە لە هەولێر 13 کاتژمێر و 56 خولەک سلێمانی 13 کاتژمێر و 20 خولەک دهۆک 12 کاتژمێر و 26 خولەک ئیدارەی گەرمیان 15 کاتژمێر و 57 خولەک تێکڕای کاتژمێرەکانی پێدانی کارەبا تا 36/2023 بریتیە لە هەولێر 15 کاتژمێر و 20 خولەک سلێمانی 15 کاتژمێر و 3 خولەک دهۆک 15 کاتژمێر و 2 خولەک ئیدارەی گەرمیان 17 کاتژمێر و 35 خولەک ئاوەدانکردنەوەی زیاتری شار و شارۆچکە و گوندەکان لە هەرێمی کوردستان یەکێکی دیکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێم بووە دروستکردنی ڕێگای خێرای مۆدێرنی نێوان شارەکان بە مەبەستی ئاسانکردنی هاتوچۆ و جوڵەی بازرگانی کاری زۆریان بۆ کراوە یەکێک لە استراتیژیترین پرۆژەکان لەسەراستی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بریتیە لە پرۆژەی ڕاکێشانی هێڵی ئاسنین لە هەرێمی کوردستان کە لەم کابینەیەدا توانرا پرۆژەکە ببرێتە بواری ئامادەکاری و جێبەجێکردن کە ئێستا پرۆسەی توێژینەوە و وردبینیکردنی زانستی دەستی پێکردووە. کابینەیە لەگەڵ دەستپێکی کابینەکە نزیکەی 41 ملیار بۆ چاکردنەوەی ڕێگەوبانەکان سیانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان سەرفکرا لە ساڵی 2019 کە ئەوەش بۆ هۆی ئەوەی ئەم ڕێگایانە بە شێوەیەکی باش چا بکرێ و بگاتە مستەوایە کە هاوڵاتی بتوانێت بەکاری بێنێ. جگە لەوە لە ماوەی ئەم کابینەدا نزیکەی 418 پرۆژە
لە پارێزگاکانی دوهۆک و هەولێر و سلێمانی بە ئیدارە سەربەخۆکان و پارێزگای هەڵە جەشەوە تەواو بووە کە هەمووی پرۆژەی گرنگن و هەر لە ڕێگەی گوندەوە بۆ ڕێگەی سەرەکی لەخۆ دەگرێ لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا 206 پرۆژە بەردەوامین لە کارکردن تیاندا بەڵام هەوڵمان ئەوەیە کە هەموو ڕێگاکانی هەرێم بە دووسایت بکرێن نێوان پارێزگاکان بەگەڕخستنەوەی هەموو ئەو پرۆژانش هەوڵی بۆ درێکە بەهۆی قەیرانی داراییەوە وەستاون هەر بۆ نمونە لە بودجەی 2023 لە پلانی 2023 حکوومەتی هەرێم بە سوپاسەوە نزیک 500 ملیار دیناری تەرخان کردو بۆ وەزارەتەکەمان کە وەزارەتێکە پێویستی بۆیە ئەم بودجەی بۆ تەرخان بکرێ لە ناویاندا ئێمەش هەوڵمان داوە پلانەکە بە شێوەیەکی تۆکمە و باشدا بڕێژین کە ببێتە هۆی چاکردنەوەی ڕێگەوبانەکان دروستکردنی ڕێگەی تازە هێڵی ئاستین پرۆژێکی زۆر گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە لە کابینی نوێم و وەزارەتی ئاوادانکردنەوە دیارە هەوڵێکی زۆری بۆ دا و ئەنجامی زۆر باشیشی هەبووە ئەم پرۆژەیەکی زۆر استراتیژیە لەبەرەوەی هەم ناوخۆ شارەکانی ناوخۆ بەیەکەوە دەبەستێت و کاراسانێکی زۆرە بۆ هاوڵاتیان لە هەمان کاتدا لە ڕووی بازرگانیشەوە هەرێمی کوردستان دەبەستێتەوە بە وڵاتەکانی دراوسێ و بە پارێزگاکانی تری حکوومەتی عێراقەوە ئێمە توانیمانە لەو پرۆژەیە کە کۆمەڵی مەرحەلەی زۆر باش ببڕین لەگەڵ کۆمپانیایەکی ئیسپانی دەستمان کردووە بە ئامادەکردنی لێکۆڵینەوەی بەهای ئابووری پرۆژەکە کە خۆشبەختانە ترافیک سێرڤەی و مارکت ستەدی و هەتا ئینجینێرینگ ستەدی لە دیزاین و کۆمەڵی بواری ترا تەواو بووە کۆی دیراسەکە لە کۆتایی مانگی حوتە ئینشاءڵڵا تەواو دەبێت و لە هەمان کاتدا هاوتەریب لەگەڵ ئامادەکردنی ئەم دیراسانە کە زۆر گرنگن و بۆ پرۆژەیەکی استراتیژی پێویستە ئەنجام بدرێن و پێویستیان بە کاتی زۆرە ئێمە دەستیشمان کردووە بە مفاوەزات لەگەڵ ئەم کۆمپانیانەی ترکە لە جیهانیا کۆمپانیای باشن لەم بوارەدا و لە سەرەوەی سەرەوەن بۆی کە ئەم پرۆژانە ئەنجام بدەن خۆشبەختانە ئەوانیش بە پێشهاتنێکی زۆر باشیان هەیە بۆ ئەم پرۆژە و ئامادەیان هەیە کە هەم بێن جێبەجێ بکەن هەم تەمویلی بکەن پرۆژەکە دیارە بە دەستپێکردنی ئەم پرۆژەیە هەزاران کەس هەلیکاری بۆ دەڕخسێ هەزاران کۆمپانیا هەلیکاری بۆ دەڕخسێ و بە تەواوبوونیشی بە هەمان کات هەزاران کەس بۆ بەڕێوەبردننی پرۆسەکە هەلیکاریان بۆ دەڕخسێ بۆیە پرۆژەیەکی زۆر گرنگ و استراتیژیە بۆ هەرێمی کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا 418 پرۆژەی ڕێگەوبان تەواو کراو ئەو پرۆژانەی بواری ڕێگەوبان کە کاریان تێدا دەکرێت بریتین لە 206 پرۆژە یەکێک لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئامانجی فراهەمکردنی ئابوووریەکی بەهێز هەنگاو نان بووە بۆ فرەچەشنکردنی سەرچاوەکانی داهات کە بەهۆیەوە ئابووری هەرێمی کوردستان فرەجۆر و بەهێز دەبێت بۆ ئەم مەبەستە لە سەراستی پرۆژەکانی بواری وەبەرهێنان هەوڵی زۆر دراوە بۆ پەرەپێدان بە پرۆژەی جۆراوجۆری پیشەسازی و ئابووری و کشتتوکاڵی کە هەندێک لە پرۆژەکان لە سەرەتای تەمەنی کابینەکەدا بەردی بناغیان بۆ دانرا و کەمتر لە ساڵێک توانرا بکەونە بواری بەرەمهێنان. طبعا کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی هەمەچەشنکردنی داهات و ئەو بەرنامەیە کە جەنابی سەرۆک وەزیران هەبووە تا حدێکی باش ئیشی باشی لەسەر کراوە ئێمە لە دەستەوە بەرهێنان لە هەموو فەرمانگەکانمان 278 پرۆژە مۆڵەتی کوتاییان وەرگرتووە لە هەموو هەرێمی کوردستان کە بە سەرمایەی سەر و 13 ملیار و 500 میلیۆن دۆلاری ئەمریکیە کە ئەمە ڕقەمێکی زۆر گرنگە لە وەبەرهێنان بەدەست هاتووە. طبعاً بەشێکی هەرە زۆری ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان پێدراوە بە پشتبەستن بە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێنمایی و ڕوئیای جەنابی سەرۆک وەزیران ئەوە بووە کە زیاتر کار لەسەر پرۆژەی پیشەسازی کشتتوکاڵی گەشتیاری بکرێتن بۆیش ئەگەر تەماشای داتەکان بکەی زۆربەی هەرە زۆری پرۆژەکانمان پیشەسازین بەشێکی زۆری گەشتیارین بەشێکی باشی کشتتوکاڵین
جگە لەواش ئێمە پرۆژەی تریش وەکو ئەو ئەولەویاتانەی کە جەنابی سەرۆک وەزیران بۆ ئێمەدانەوە لەسەر کارکردن لەسەر پرۆژەی فێرکردن پرۆژەی تەندروستی پرۆژەی بازرگانی پرۆژەی نیشتەجێبوون ئەمانە هەموو لە 4 ساڵی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە باشی کاریان لەسەر کرا و ڕەنگی داوەتەوە و ئەمڕۆ ئێمە گەیشتونەتە 278 وڵاتیا بەرهێنان لە 4 ساڵدا کە ئەمە ڕقمێکی زۆر باشە بەنسبەت ئەو داتانەی کە پێشتر هەبووینە طبعاً ئەو گۆڕانکارانەی کە لە دەستەوە بەرهێنان و لەگەڵ لە پرۆسەوە بەرهێنان ڕوویدا لە 4 ساڵی ڕابردوو گۆڕانکاری زۆر گەوران کاریگەریەکانی لە داهاتوو زیاتر دەبن بە حکمی ئەوەی ئێمە لە ساڵی ڕابردوو هەموو فەرمانگەکانی و بەرهێنان لە هەرێمی کوردستان کرانە بەڕێوەبەراتی گشتی ئێستا ئێمە 8 وحدەی ئەساسی و بەرهێنانمان هەیە پێشتر ئێمە 3 وحدەی ئەساسی کە فەرمانگەی گشتی بوون یان بەڕێوەبەراتی گشتی بوون ئێستا ئێمە 8مان هەیە بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران هەموو ئیدارە سەربەخۆکان زایدەن پارێزگا هەڵەبجە بۆنە بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنان تا بتوانن کاری زیاتر بکەن جگە لەوەش بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران وحدەیەکی تایبەت بە ناوی وحدەی ڕاکێشانی و بەرهێنانی بیانی لە دەستەوە بەرهێنان کراوەتەوە و بنکەی لە هەموو شارەکانیش دانراوە و ئینڤێست کوردستان وەکو براندی هەرێمی کوردستان ئێستا لە بواریەوە بەرهێناندا ناسراوە لە 19 6 2023 جەنابی سەرۆک وەزیران خۆی افتتاحی سایتی نوێی و بەرهێنانی کرد کە ئینڤێست کوردستانە و ئەو امتیازاتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەمەوە دووە بووە بەرهێنان پێشکەشی دەکا زەمانەتی ئەوە دەکا کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانی لە داهاتوودا پشت بە هەموو کەرتە ئابوووریەکان ببەستێتن و ئاعتیمادکردن لەسەر کەرتی نەفت و غاز کەمتر بکاتەوە جگە لەوەش بابەتی تەسنیە لە کەرتی نەوت و غاز گرنگی زیاتری پێدەدا چونکە بەشێکی گرنگی پلانی و بەرهێنان پلانی ئینڤێست کوردستان ئەوەیە کە لە پرۆژە پترۆکیمیاویەکان لە پرۆژە سینەعاتی نەفت و غاز زیاتر گرنگی بدرێتن و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئامادەیی زۆر باشی هەیە ئاسانکاری زیاتر بۆ بەرهێنەرانی ناوخۆی و بەرهێنەرانی دەرەکی لەم بوارەدا بکاتون و ئێمە لەم بابەتەدا لەم بوارەدا لەسەر ڕێگایەکی ڕاست دەڕۆین تاکو لە داهاتوو ئەنجامی زۆر باشتر بەدەستمان بکەویتن لەوەی کە ئێستا ئەنجامی زۆر باش و نەتائیجی زۆر باشمان هەیە ئێستا لە هەندێک بواردا لە بواری پیشەسازی بیناسازیدا بە تایبەتی لە شیشە لە چیمەنتووە لە مشتەقاتی ترە تقریبا ئەکتیفای ذاتیمان هەیە لە سەردەمی کابینەی نوێم چەندین پرۆژەی بیناسازی گەورە بەردی بناغیاندانرا دوایە دەستیان بە بەرهەمێنان کرد ئێستا بەشێکی زۆری بازاری کوردستان و عێراق و ناوچەکە پێک دینە لە کابینەی نوێمدا 278 پرۆژەی بواری وەبەرهێنان مۆڵەتیان پێدراوە لە 6 مانگی کۆتایی ساڵی 2019دا 15 پرۆژە لە ساڵی 2020دا 71 پرۆژە لە ساڵی 2021دا 7 پرۆژە لە ساڵی 2022دا 94 پرۆژە لە سەرەتای ساڵی 2023 تا 3 حوتی 2023 28 پرۆژە مۆڵەتیان پێدراوە پرۆژەکانی بواری وەبەرهێنان دابەش دەبن بۆ سەر 11 سێکتەر لە سێکتەری بازرگانی 69 پرۆژە مۆڵەتیان پێدراوە لە سێکتەری بانکەکان 2 پرۆژە مۆڵەتیان پێدراوە لە سێکتەری تەندروستی 20 پرۆژە لە سێکتەری پیشەسازی 80 پرۆژە لە سێکتەری خزمەتگوزاری 1 پرۆژە لە سێکتەری گەشتیاری 39 پرۆژە لە سێکتەری فێرکردن 25 پرۆژە لە سێکتەری کشتتوکاڵ 11 پرۆژە لە سێکتەری نیشتەجێبوون 23 پرۆژە لە سێکتەری هونەری 1 پرۆژە لە سێکتەری وەرزشی 7 پرۆژە مۆڵەتیان پێدراوە پرۆژەکانی وەبەرهێنان لە سەراسی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لە پارێزگای هەولێر 122 پرۆژە لە پارێزگای سلێمانی 73 پرۆژە لە پارێزگای دهۆک 51 پرۆژە لە پارێزگای هەڵەبجە 3 پرۆژە لە ئیدارەی گەرمیان 12 پرۆژە لە ئیدارەی ڕاپەڕین 5 پرۆژە لە ئیدارەی سۆران 3 پرۆژە لە ئیدارەی زاخۆ 9 پرۆژە لەگەڵەوەی پەرەپێدان بەوە بەرهێنان لە بوارە جیاوازەکان کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان هەبووە لە هەمان کاتیشدا کاریگەری لەسەر ڕەخساندنی هەلی کار بۆ دەستی کاری ناوخۆیی دەبێت بە شێوازێک کە ئێستا لە 175 دەستی کاری پرۆژەکان بریتین لە دەستی کاری خۆماڵی یەکێک لە خاڵەکانی کارنامەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە گرنگی تەواومان ناوە بە کەرتی تایبەت گوژانەوەی کەرتی تایبەت هەروەها گەنجان و
دۆزینەوەی هەلی کار بۆیان بۆ ئێمە کۆمەڵێک سنتەری ڕاهێنانی پیشەییمان هەیە و هەر لەم کابینەیە 3 سنتەری ڕاهێنانی پیشەیی تازەمان کردوتەوە لە ساڵی 2019 و 2021 و 22 زیاتر لە 7,000 گەنج لەم سنتەری ڕاهێنانی پیشەییانەی ئێمە خولی ڕاهێنانی جیاجیان بینیوە کە بە پێی ئەو بە دوواداچوونانی کە ئێمەش کردومانە لە ساسی ئەو گەنجانەی لە لای ئێمە خولی ڕاهێنانیان بینیوە ئێستا خاوەن پیشە و شوێنکاری خۆیانن و ئێستاش بە پێی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندی وەزارەتی دارایی 2 وەرشەی ڕاهێنانی پیشەیی بۆ شۆفاژ ئەەکەینەوە ئێستا لە دامەزراندنیاین هەموو ڕێکارەکانی تەواو بووە کە ئەمە خۆ دەزانی کە بەداخەوە ساڵی پار بەهۆی نەشارەزایی لە بەستنی شێوازی شۆفاژە کارەساتی گەوری لێکەوتەوە لە سەیمانی و لە دهۆک ئێستا ئێمە دەزەکەین بۆی کە ڕاهێنان بە گەنجەکانی خۆمان بکەین بە شێوازی بەستنی شۆفاژ کە خەڵکی خۆمان لەو مەترسی ئەپارێزێ خاڵیش کەمە ئیشمان لەسەر کردووە ئەوەیە کە لە کەرتی گشتی ژمارەیەکی زۆر بە فەرمانی سەرۆکی حکوومەت لە وەزارەتێمە دامەزراوە بۆ بڵێ بۆ جا سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیە یا بۆ بەڕێوەبەرەتیەکانی کار و دەستەبەرە یا بۆ سنتەرەکانی ئۆتیزمە بۆ دایانگەکانە و لە کەرتی تایبەتیش ئەوەی کە کردومانە ئێمە ڕێنمایی و فەرمانی خۆمانمان هەموار کردوتەوە بە شێوازێکە پێویستە زیاتر پشت بە کرێکاری خۆماڵی ببەسترێ و بڕیاری 1970 ئەنجومەنی وەزیرانیش کە دەرچوو ئێمە ڕێنمایی و ڕێکارەکانی جێبەجێکردنیمان دەرکردووە ئەبێ هەموو شوێنکارێک لە 175 کرێکاری خۆماڵی بێ چکە بەداخەوە زۆرێک لە شوێنکارەکان ئەوانەی کە کرێکاری خۆماڵی شندانە مەزیرن ئەوانەی کە خۆیان دامەزراون کاری تریان پێەکەن کە لە دوو ڕووەوە یەکەم شوێنی گەنجێکی دانەمەزرا و ئەگرێتەوە لە دوو ڕووەوە لە سوود و قازانجی خاوەنکارەکەی یەکەم موچەی کەمتریاتێ دوم دەستەبەری بۆ ناکات بۆیە بەم شێوازە ئێمە توانیمانەکە کرێکاری خۆماڵی جێگای بکەینەوە ئێمە لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی کار بەشی بەکارخستنمان هەیە ئەم بەشی بەکارخستنە بە شێوازی گەڕۆک و ئەچن سەردانی شوێنکارەکانەکەن لە هەر شوێنکارێک پێویستیان بە دەستی کاری تازە هەبێت ئێمە گەنج لە ڕێی ئەو بەڕێوەبەرایەتی کاری خۆمانەوە گەنجە خەینە سەرکار کە ئەویش بە هەزاران گەنج لەم کابینەیە لە ڕێگای وەزارەتی ئێمە و بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتەکانی کار خراونەتە سەر کار لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی کارەوە 8618 کەس وەک بێکار تۆمار کراون کە لەم ژمارەیەدا 2425 یان هەلیکاریان بۆ دابین کراوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی هەولێر 533 کەس تۆمار کراوە و 734 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی سلێمانی 304 کەس تۆمار کراوە و 1336 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی دهۆک 6819 کەس تۆمار کراون و 255 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی گەرمیان 382 کەس تۆمار کراوە و 58 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی سۆران 211 کەس تۆمار کراوە و 13 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی بەکارخستنی زاخۆ 396 کەس تۆمار کراوە و 29 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە ژمارەی ڕاهێنانی پیشەیی لە ساڵی 2022دا بریتی بوون لە 124 خول بە بەشداریکردنی 1970 کەس کە لەلایەن وەزارەتی کار و ئەکادیمەی سویدیەوە ڕێکخراون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی هەولێر 15 خول کراونەتەوە 234 کەس سوودمەند بوون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی سلێمانی 10 خول کراونەتەوە 138 کەس سوودمەند بوون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی دهۆک 36 خول کراونەتەوە 585 کەس سوودمەند بوون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی هەڵەبجە 8 خول کراونەتەوە 97 کەس سوودمەند بوون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی گەرمیان 15 خول کراونەتەوە 194 کەس سوودمەند بوون لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی سۆران 15 خول کراونەتەوە 187 کەس سوودمەند بوون
لە سنووری بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیی زاخۆ 16 خول کراونەتەوە 261 کەس سودمەند بوون. لە 4 ساڵی کابینەی نوێمدا 514 خول کراونەتەوە بە بەشداریکردنی 7484 کەس. لە سەردەمی ئێستا بۆ کار ئاسانیکردن و بەڕێوەبردننی زانستیانەی بوارە جۆراوجۆرەکانی ژیان تەکنەلۆژیا ڕۆڵێکی گرنگی هەیە. لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کاری جددی بۆ بە دیجیتالکردنی کاروباری حکوومەت کراوە. بۆ ئەم مەبەستەش فەرمانگەیەکی تایبەت بۆ بواری دیجیتالی بە ناوی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری دروست کرا کە ئەرکی ئەم فەرمانگەیە دروستکردنی ژێرخانێکی بەهێزی بواری دیجیتالیە بە مەبەستی بەرەو بە دیجیتال بوونی حکوومەت و کارەکانی حکوومەت کە ئەمەش لە تەواوی بوارەکانی حکومڕانی کاریگەری گەورەی دەبێت. کابینەی نوێمی حکوومەت بەوە دەستی پێکرد کە یەکەم جار دەستەواژە چەمکی و دیجیتال لەو کابینەیە هاتەکایەوە گەر قەتەندا بێتە پێش ئێستا وشەی دیجیتال هەر کەس نێزانی مەبەستەکە چییە و چەرخانی دیجیتالی خەڵک نێزانی ئەوەکە واتای چییە. بەوە دەست پێکرا یەکەم جار ئێمە ئۆرگانێکی ناوەندیمان بۆ سەرپەرشتیکردنی بە دیجیتالکردنی حکوومەت جەنابی سەرۆکوەزیران ئەو ئۆرگانەی دروست کرد کە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریە دەسەڵاتەکانی دیار کرد کە ئیشەکانی چییە. دواتر داوای لە ئێمە کرد کە استراتیژیەکە دابڕێژین ئەو کە جەنابی استراتیژی بە دیجیتالکردنی حکوومەتی ڕاگەاند و لەسەر ئەو استراتیژیەیە کە پرۆژەکان ئەلامڕیەک بێت. یەکەمین پرۆژەمان بۆ نمونە دامەزراندنی داتا سنتەری حکوومەت چونکە بێ دێتا سنتەر تۆ ناتوانێت هیچ پرۆژێک بەگەڕ بخەیت. دواتر مۆڵەتی شۆفێری بوو، سیستەمی ویزای ئەلکترۆنی بوو، سیستەمی کۆنتڕۆلکردنی خاڵە سنووریەکان بوو، سیستەمی کۆنتڕۆلی خەرجەکانی حکوومەت بوو. تاوان کۆمەڵێک مەجموعەیەک لەو پرۆژانە ئەو پرۆژان کە ڕاستەخۆ هاوڵاتی تعاملی لەگەڵیان هەیە. دیجیتال یواتە بەکارهێنانەوەی تەکنۆلۆژیە دیجیتالەکان لە هەموو ئەو بوارانەیە. یعنی تۆ ناتوانانی چاکسازی بکەی بەبێ ئەوەی خزمەت گوزارەکانی خۆت بە دیجیتال بکەی. تۆ ناتوانی خەرجەکانی خۆت کۆنتڕۆل بکەی ئەگەر سیستەمەکانت ئەلکترۆنی و دیجیتال نەبن. تۆ ناتوانی خەڵک لێت ڕازی بێت ئەگەر بێت و چەناڵی گەیاندنی خزمەت گوزاریت بۆ خەڵک چەناڵێکی پێشکەوت و دیجیتال نەبێتن. دیجیتال تەکنەلۆژیایە ئامێرێکە لە دەستایە تۆ ئەبێت لە هەموو ئەو بارانێک کە ئیشی لەسەرەکەی وەکو حکوومەت چاکسازیە خزمەت گوزاریەکانە ڕەشیقکردن و ئەفیسیەنتکردنی حکوومەتە تۆ ئەبێ هەموو لە بوارانە ئەو تەکنەلۆژی دیجیتالە بەکاربینی و بۆی بتوانی ئەو ئامانجانە بپێکی. ئەگەر بیتە لە دنیای ئێمڕۆدا لە ساڵی 2023 شتێک نییە بە ناوی حکومڕانی بەبێ دیجیتال کەواتە دیجیتال خودی حکومڕانیە. ئێمە ناتوانین ئەستن حکومڕانی بکەین ئەگەر کاروبارمان نەکەینە دیجیتال. پەیوەندیەکانی زۆربەی هەرە زۆری بەرپرسەکانی حکوومەت پەیوەندیکی ئەلکترۆنی لە کاتی قسەکردنمدا لە ماوەیەکی نزیکدا پرۆژەیەکی زۆر گرنگی حکوومەت ڕاگەندرێت کە بە ناوی پۆرتالی من یان ئەم پۆرتالی پێڵین لەسەر ئەمری سەرۆکوەزیریان ئێمە هەموو خزمەت گوزارەکانی حکوومەت لە شوێنێکە بۆ هاوڵاتی کۆکەینەوە. یعنی تۆ ئەتوانی لە ماڵی خۆت کە خۆت لۆگینە و ئاپاکەیت تر هەموو ئەو خزمەت گوزاریانی کەمای وردە ئەکتیڤیانەکەین لەوێ زیادە بێت. دۆکومنتەکانت لەوەیە، مڵک و ئەملاکت لەوەیە، پارەی ئاو کارەبا لەوەیە، مەموچە و مستحقات و واجبات هەموو لە یەک شوێن کۆکەینەوە کە وڵاتانی پێشکەوتوو. ئەوە پێویستی بەوەیە کە لە ئاستێکی سەرەوە ڕوویەیەکی زۆر ڕوون و ئاشکرا هەبێتن و هەموو ئۆرگانەکانی حکوومەت بێکەوە کار بکەن بۆی تۆ بتوانانی خزمەت گوزاری ئەو هەموو ئۆرگانە جیاجیای حکوومەت ئەو هەموو وەزارەتانە بتوانین لە یەک شوێن کۆکەیتەوە. چەمکێک هەیە بە ناوی گۆفتێک، چەمکێک هەیە بە ناوی whole of government approach. whole of government approach کە دەستەواژێکی ئینگلیزی یعنی هەموو حکوومەت ئەبێت بە یەکەوە بۆ ئاراسی دیجیتال ئەوە نییە فەرمانگەیەک بەتەنێ بتوانێت ویشە بکات یان وەزارەتێک بەتەنێ کۆکردنەوەی ئەو هەموو دام و دەستگایە دەسەڵاتی کە تۆ بتوانانی ئەو هەموو دەم دەستگایە وا بکەی هاوتەری بەگەڵ یەکتری ئیش بکەن دەسەڵاتی جەنابی سەرۆکوەزیرانە بۆیە ئەوەی کە ئەکرێتن لەو حکوومەتەیە لە ڕووی دیجیتالیەوە ئەگەڕێتەوە شخصی جەنابی سەرۆکوەزیران و ئەو پرۆژانێکە لە بەردەستماندا لەسەر ئەمری جەنابیان لە بواری چاکسازی پرۆژەی دیجیتالمان هەیە، لە بواری فڕەهەندکردنی سەرچاوەکانی داهات پرۆژەی دیجیتالیمان هەیە، لە کۆنتڕۆلی خەرجەکان پرۆژەی دیجیتالیمان زۆر هەیە. ئەوەی کە لە بەردەستماندایە لەو 12 تا 18 مانگە دەتوانم لەم 3-4 جار زیاترە لەوەی کە تا ئێستا کراوە. ئەوەی کە تا ئێستا کراوە سیستەمی کۆنتڕۆلی خاڵە سنووریەکانە، کۆنتڕۆلی خەرجیەکانە، تۆماری کۆمپانیەکانە کە پێش فترەیەک ڕاگەندرا
بەڵام ئەوانە بە نسبەت ئەوانەی کە دەمانوێت ڕام بگەین هەر هیچ نین. فەرمانگەی میدیا و زانیاری لەسەر چەند ئاستێک پرۆژەی استراتیژی ئەنجام داوە. یەکەم استراتیژی وەرچەرخانی دیجیتاڵی حکوومەتی هەرێمی کوردستان، دووەم دۆمەینی KRD، سێەم داتا سنتەری ناوەندی حکوومەت. گرنگترین ئەو سیستمانەی لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریەوە دروست کراون. یەک سیستمی زانیاری دانیشتووان، دوو پۆرتاڵی پێشکەشکردنی ڤیزای ئەلکترۆنی بۆ هەرێمی کوردستان، سێ سیستمی بەڕێوەبردن و پێدانی ڤیزا، چوار سیستمی بەڕێوەبردننی هاتون و چوون لە سنوورەکان، پێنج سیستمی تۆمارکردنی نیشتیمانی ڕاگیراوان، شش سیستمی تۆمارکردنی دامەزراوە بازرگانیەکان، حەوت سیستمی بەڕێوەبردننی خشتەی موچە، هەشت سیستمی بەڕێوەبردننی دارایی کوردستان، نۆ سیستمی فۆرمی دیجیتاڵی، دە سیستمی نوێکردنەوەی زانیاری، یانزە سیستمی پشتڕاستکردنەوەی ناوەندی، دوانزە سیستمی سکالای هاوڵاتیان، سیانزە سیستمی بەڕێوەبردننی یەکە کاریگەڕیەکان، چواردە سیستمی یەکە ژمەریاریەکان، پانزە سیستمی پاڵپشتی خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان، شانزە سیستمی زانیاری بایۆمەتری، سیستمی ناسینەوەی شۆفێری تەکسی، حەفدە ماڵپەڕی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان gov.krd، هەژدە ماڵپەڕی وەبرهێنان لە کوردستان، نۆزدە ماڵپەڕی کۆنفرانسی جینۆساید. ئەم سیستمانەی لە قۆناغی دروستکردندان لەلایەن فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. یەک پلەتفۆرمی کۆکردنەوەی زانیاری پرۆژەی هەژماری من، دوو ماڵپەڕی زانیاری پرۆژەی هەژماری من، سێ سیستمی بەڕێوەبردننی نووسراوەکان، چوار سیستمی گەورە باشدەران، پێنج سیستمی حەج و عەمرە، شش سیستمی کۆکردنەوەی زانیاری باجیزەوی و خانوبەرە. یەکێک لەم وەزارەتانی کە هەر لە سەرەتای کابینەی نوێمدا دەست بۆ پشتبەستن بە بواری تەکنۆلۆژیا و دیجیتاڵی بردووە وەزارەتی پەروەردە بووە کە لە ڕێگەی بەداتاکردن و بە ئەلکترۆنیکردنی بەشێکی زۆری کارەکانی وەزارەتەکە ئێستا کار ئاسانی زۆر بۆ سێکتەرەکە دروست بوو و بەم هۆیشەوە کاریگەری باشی لەسەر کارتی پەروەردە هەبووە. وەزارەتی پەروەردە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی هەنگاو و کۆمەڵی دەستکەوت و کۆمەڵێ ڕێگەی باشی بڕیوە لەسەر ئاستی چاکسازی گۆڕانکاری هێنانەکایی بواری نوێ لە بواری پەروەردەدا. یەکێ لەوانە لە گرنگترین دەستکەوتەکان چەند خاڵێک ئەتوانم ئیشارەی لەسەری ڕابوەستم. خاڵی یەکەم پرۆسی بە دیجیتالکردن لە وەزارەتی پەروەردە، ئەمە یەکێکە لە دەستکەوتە هەرە گرنگەکانی وەزارەتی پەروەردە لە کابینەی نۆهەم. ئێمە سەرەتای کابینە لە پرۆسەی ئی پەروەردە و دەستمان پێکرد. پرۆسی پەروەردە کە پلاتفۆرمێکە سەرجەم داتا و میلاکاتی وەزارەتی پەروەردەی تیادە داخڵە. بۆ نمونە پێمان دەڵێ بە کلیشێک پێمان دەڵێ وەزارەتی پەروەردە چەند مامۆستای هەیە لە هەرێمی کوردستان، چەند فەرمانبەری هەیە، بڕوانامەکانیان چۆنن، چۆن دابەشکراون بەسەر قوتابخانەکانە، چەند کەلوپەل هەیە لە قوتابخانەکانە، چەند بۆ نمونە ڕەحلە هەیە، چەند موبەڕیدە هەیە، چەند هەموو ئۆپیویسیانەی لە ممتەلەکات و لە ئەشخاص هەمووی داخڵ کراوە. ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمە بەڕاستی. پاشان برەو بە بواری بە دیجیتالکردن درا ئەویش ئەوە بوو مەسەلەی ئیوانە لە سەردەمی کۆرۆنادا هەموو وانەکان بە دیجیتال کران و وانی پرۆگرامەکانی خوێندن بۆ ئەو فترانی کە لە خوێندن دابڕین لە دەرگای چوونە قوتابخانەمان داخست. ئەو فترانە ئێمە ئیوانەمان کردەوە، هەموو وانەکانمان بە شێوەی ئەلکترۆنی هەیە بۆ ئەو قوتابیانی کە بیانێ لە ماڵی شۆ سوود لەوانەکان ببینن. خوانەکردە بۆ هەر پێشهاتێکیش کە بێتە پێشەوە ئەتوانین سوودی لێوەربگرین بۆ سەرجەم قوتابیانی تر. پاشان ئی پرۆژەمان کردەوە. ئی پرۆژە مەسلەی ئەوەیە کە تۆ سەرجەم پرۆژەکانی وەزارەتی پەروەردە باڵەخانەکان زەویەکان کە هەمانە هەمووی لێوا داخڵ کراوە. چەند بینامان هەیە باڵەخانی قوتابخانە، چەند زەوی تەرخان کراومان هەیە. ئەمە تایبەتە بۆ و پاشتر هەنگاوی دیکەندا چەند پلاتفۆرمێکی ترکە ڕەنگە زۆرن ماشەڵا ئەوانە شەمووی سوودی هەیە. تا ئاخر هەنگاو لە 2 مانگ پێش ئێستا دەستمان پێکرد ئەویش پرۆسی بە دیجیتالکردنی واژووی جەنابی وەزیر و واژووی هەموو بەڕێوەبەرایەتیەکانی ناو دیوانی وەزارەتی پەروەردە. ئێستا بەریدی وەرەق نەماوە لە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵیەوە، هەر هەمووی بۆتە ئەلکترۆنی، هەمووی بە شێوەی دیجیتال لە پەروەردەی گشتی پارێزگاکان و ڕەوانەی ئێمە دەکرێت. لێرە تەحویلی بەشەکان و بەڕێوەبەرایەتیە گشتەکان و تانوسینگەی جەنابی وەزیر و هەر هەمووی بە ئەلکترۆنی
لە ماوەی چەند خولەکیشی کەمدا دەکرێت بەڕاستی کە پێشتر ڕەنگە کاتی زۆر بویستای بەڕاستی هەتا بەبەری دەگەشتە ئێرە تاوە ئەمە پرۆسی بە دیجیتالکردن بەڕاستی هەنگاویشی زۆر گەورە بوو بۆ ئێمە دەستکەوتێکی زۆر باشە. لە سێکتەری پەروەردەدا لە بواری دروستکردنی قوتابخانە و باخچەی منداڵاندا 8 قوتابخانە و باخچەی منداڵان دروست کراون و 10 قوتابخانە و باخچەی منداڵانی دیکە لە ژێر دروستکردندا. لە بواری نۆژەنکردنەوەی قوتابخانە و باخچەی منداڵان 1300 نۆژەنکردنەوە کراوە. 238 ژووری خوێندن دروست کراون، 167 ژووری دیکە لە ژێر دروستکردندا. 19500 قوتابی گەڕەندراونەتەوە بەرخوێندن. برەودانی زیاتر بە بواری خوێندن لە هەرێمی کوردستان یەکێکی دیکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێم بووە. لە سەراستی وەزارەتی خوێندنی باڵاش ئەم هەوڵانە بە شێوەیەکی ڕوون دەبینرێت بە شێوازێک کە تەنیا لە 3 ساڵ یەکەمی تەمەنی کابینەکەدا توانرا بەهۆی زیادکردنی توانای زانکۆکان لە سەراستی زانکۆ حکومیەکان کورسی خوێندن بۆ تەواوی دەرچوانی پۆلی 12 ئامادەی دابین بکرێت. ئەمە جگە لەوەی هەوڵ درراوە زانکۆکان لەگەڵ خواستی بازارەکانی هەرێمی کوردستان بگونجێن. لەو ماوەیەدا هەموو زانکۆکانی خوێندی باڵا لە ئاسی زانستیەوە توان بڵم بازدانیان کردووە. گۆڕانکاری گەورە کراوە لە بەرزکردنەوەی ئاسی زانستیدا لە گرنگیدان بە توێژینەوەی زانستیدا. ئەگەر تەماشا بکەی ڕەنکی زانکۆکانی ئەمە بکەی لە ساڵی 2019 و ئێستا تەماشایکەی لە ساڵی 2023 تەماشاکەی گۆڕانکارێکی گەورە لە ئاسی زانستیا ڕوویدا. و هەروەها ئێمە هەڵماندا لەو ماوەیەدا لە چوارچوەی کارنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بتوانین ڕەچاوی بارودۆخی خەڵکی خۆمان بکەین. ساڵانە لە 150 ئەو کرێی خوێندن بۆ هەموو قوتابیەکان کەم کراوەتەوە و هەوڵ درا لەو کابینایە ساڵانە هەموو ئەو قوتابیانەی کە پێشتر زەحمەت بووەوە بە زیادکردنی تواناکانی زانکۆکانمان هەوڵ درا هەموو ئەو قوتابیانی کە لە ئامادەیی دەردەچن لە زانکۆکانی ئێمە وەرگیرێنەوە. ئەمە شتێکی زۆر گەورەیە. ئەمە چکە دەرچوونی ئەو هەموو قوتابیە ساڵانە بۆ نمونە ئێمە تەسەوڕەکەین ئەو ساڵە 700,000 قوتابی دێنە ناو زانکۆکانەوە. جێکردنەوەی 700,000 قوتابی لە ناو زانکۆکانە شتێکی کەم نیەوە. ئەمە ساڵانە هەوڵدراوە هەموو جێبکرێتەوە بە پێچوانەوە لەگە پاڵ ساڵ ئێمە شوێنی زیاتریشمان هەبوو هێشتا بۆی قوتابیەکان وەرگین. ئەمە بۆ خۆی پیشاندانیەوەیە چ گۆڕانکاریەک ڕوویداوە. هەروەها لە ئاستی بەرزکردنەوەی زانستیدا دیسان ئێمە دەبوو ئەو ئاسارانە کەمکەینەوە لەسەر ئەو قوتابیانە ئێمە کە لە دەرەوە خوێندیانە بەداخەوە بەهۆی کۆرۆناوە خوێندن بوو بۆ ئۆنلاین بارودۆخێکی سەخت بوو. ئاستی زانستی زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەو قوتابیانەوەتە ئەو بارودۆخەوای لێکردن کە نەتوان وەکو پێویست زانست وەرگن. ئێمە هەوڵماندا ئەو کێشانە چارەسەرکەن و ئێمە ئێستا سیستەمێکمان جێبەجێ کردووە. ئەتوان بڵم ئەو قوتابیانە ئێمە کە لە ئێستا دەخوێنن لە دەرەوە کە دێنەوە بە مستەوایکی زۆر باشێنەوە. ئەگەر وەکو نمونەیەک باسکەم ئەو قوتابیانە ئێمە کە لە دەرەوە دێنەوە لە کورسان ئیمتیحانێکیان پێەکەین بەشی زۆریان دەکەوتن یاخود دەرەجەیەکی کەمەنێنە. ئێستا زۆربەی زۆریان لە 80 کەمترنیان و ئەمە گۆڕانکارێکی زۆر گەورەیە لە ئاسی زانستی ئەوانەی ئێمە کە لە دەرەوە خوێن. ئێمە لەم کابینایە توان بڵم دەستکەوتێکی زۆر گەورە ئەوەیە کە خوێنی باڵا گرنگی پێدەین دەکەینە پلان ساڵانە دەکەینەوە. لەو لەوانەیە ئەو 7000 زیاتر لە 7000 کورسی خوێنی باڵا ڕاگەین لە کورسانە بۆ خوێنی دکتۆرا و ماستەر و خوێنی باڵا. و ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو داهات و پێداویستی و شتانەی یەک لە ناو زانکۆکانە خۆمانە بەهێزی بکەین دوو هەوڵ دەین داهاتی ئێمە نەچێتە دەرەوە ئیلا بەپێ ئەو پلانی کە خۆمان دامانەوەتە بەپێی پێویستی خۆمان. ئەتوانم بڵم ئێمە ئیشی زۆر استراتیژی و پۆلیسی گرنگمان هەیە لە بواری خوێنی باڵادا کە ئیشی لەسەرەکرێ. یەکێک لەوانە ئێمە گرنگی بە تەماین بەپێی بارودۆخی هەرێمی کوردستان گرنگێکی تەواو بدەین بە خوێنی پیشەی. ئێمە 3 زانکۆی پۆلیتەکنیکمان هەیە و ئەو ساڵە چەندین پەیمانگای تریش دەکەینەوە تەنها گرنگی بە بواری پیشەیەدەن و ئەمە بۆ ئەوەی بازاڕی کار لە کوردستانە دروستکەین بۆ قوتابیانەی کە تەخەڕوجەکەن. بەرزبوونەوەی ئاستی زانکۆکانی هەرێمی کوردستان لە 3 ساڵی ڕابردوودا بریتیە لە ساڵی 2021دا ئاستی زانکۆی سلێمانی لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 4971. لە ساڵی 2023دا ئاستی زانکۆی سلێمانی لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 2884. لە ساڵی 2021دا ئاستی زانکۆی سەلاحەدین لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 5861.
لە ساڵی 2023دا ئاستی زانکۆی سەلاحەدین لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 3131. لە ساڵی 2021دا ئاستی زانکۆی دۆک لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 5122. لە ساڵی 2023دا ئاستی زانکۆی دۆک لە ڕیزبەندی زانکۆکانی جیهان بریتی بووە لە 3867. پرۆسەی وەرگرتن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان لە ساڵی 2019 تا 2022. لە ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 41833 قوتابی لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان وەرگیراون. لە ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 54396 قوتابی پێشکەشیان کردووە و 49496 قوتابی لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان وەرگیراون. ساڵی خوێندنی 2021 بۆ 2022 52532 قوتابی پێشکەشیان کردووە و 47746 قوتابی لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان وەرگیراون. لە کابینەی نوێمدا بوار ڕەخسێنراوە بۆ خوازیارانی خوێندنی باڵا بە شێوازێک کە لەم 4 ساڵەدا 2 جار دەرگای پێشکەشکردن بۆ خوێندنی باڵا کراوەتەوە. ژمارەی وەرگیراوانی دیبلۆمی باڵای یەک ساڵی 3138 کەس، ژمارەی وەرگیراوانی ماستەر 6281 کەس، ژمارەی وەرگیراوانی دکتۆرا 3410 کەس، ژمارەی وەرگیراوانی پزیشکی کلینیکی 160 کەس. لە دەستپێکی کابینەی نوێم جیهان بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی دووچاری قەیرانێکی گەورە بووە کە کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری وڵاتان جێهێشت، ئەویش بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا بوو. بە گوێرەی هەڵسەنگاندنە جیهانیەکانیش ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمی کۆرۆنادا هاوشێوەی وڵاتانی پێشکەوتوو بوو. بەم هۆیەوە تێپەڕاندنی قەیرانەکان یەکێک بوو لە هەوڵەکانی حکوومەت. ئەم تەجروبەیە بۆ هەموو سیستەمە سیاسیەکان وڵاتەکانیش زمونێکی نوێ بوو، بەڵام ئێمە بە قەناعەتێکی تەواو و ئەم ئیرادەیە کە هەیە کە پشتی بەستۆ بە خەڵکی هەرێمی کوردستان، ینی هەوڵمانداوە پێی ئەو توانایی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو ئەو کات ڕۆبەڕۆی ئەم تەنگەژە و ئەو قەیرانە ببێتەوە بەسەر یازاڵ ببێت، ئەوەش پشتبەستن بە بوونی هەماهەنگیەکی تەواو لە نێوان وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵی سەرۆکی حکوومەت لەوەی کە زووترین کات ڕێکارەکانی پێویست لەو بارەوە بگرێتە بەر، توانیمان بە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان بتوانین بەسەر ئەم قەیرانە زاڵ ببینەوە بە شادەی زۆر لەلایەنە بیانیەکان بە تایبەت ڕێکخراوی نێودەوڵەتی یان تەندروستی کە ئاماژیان بە ئەو ڕێکارانەی کە هەرێمی کوردستان گرتیە بەر، بە تایبەت ئێمە لە کاتێکی زوو ئەم ڕێکارانەمان گرتە بەر بۆ ئەوەی بتوانین ڕێگە لەم پەتایە بگرین. طبعاً لە سەرەتای ئەم قەیرانە ئەگەر بگەڕێنەوە سەر قەیرانی یان بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا، بێگومان لە سەرەتاوە بڕیار درا کە خەرجیەکانی حکوومەت کەم بکرێتەوە، ئەوەی کە پێیوەستە بە دام و دەستگاکانی حکوومەت ئەمە کەم بکرێتەوە و موچەی پلە تایبەتەکان تا 50% کەم کرایەوە و لە هەمان کاتشدا هەوڵ درا کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاد بکرێ. سەرای ئەوە بەسپاسەوەش هەندێک لایەنی کەتی تایبەت هاوکاری حکوومەت بوون لەوەی کە بتوانین ئێمە بەردەوامی بە دابشکردنی موچە بدەین و بۆەوەی جوولەی بازار نەوەستێت. ئەمە کارێکی ئاسان نەبوو، کارێکی قورس بوو. لە هەمان کاتیشدا ئێمە بەردەوام بوو لە مەسەلەی چاکسازی و ڕێخستنەوەی باج و ئەم بابەتانە و ڕێخستنەوەی مەسەلەی گۆمرک هەرچەندە ئەم بابەتە بە تەواوەتی ینی تەواو نەبووە، بڵێم پرۆسەکە بەردەوامە، بەڵام ئەم جۆرە ڕێکارانە ڕێگر بوون لەوەی کەوە ئێمە ڕووبەڕووی قەیرانێکی دارایی گەورە ببینینەوە. ئەو کاتیش ینی بە هەوڵ و باسک و هێزی گەلەکەمان و ئیرادەی سەرکردایەتی هەرێمی کوردستان توانی وانە کە جۆرێک لە چارەسەری ئەم قەیرانە داراییە بکەین. ئەوە شکر بۆ خوا کە توانیمان تا ڕادەیەک ئەمە بکەین، بەڵام لە هەمان کاتشدا ئێمە سەبارەت بە قەرزەکانی حکوومەت طبعاً دوو بابەت هەیە کە پەیوەستە بەو تەوەرەیە. یەکەمیە مەسەلەی ئیلتیزاماتی داراییە کە ئەمە وەکو خۆیەتی کە بەشێکە لە ئەوەی
موچەی فەرمانبەرانە کە لە بەغدا نەنێردرابوو یان بودجەی هەرێمی کوردستان لە کۆتایی 2014 بردرا لەلایەن حکوومەتی عێراق ئەمە پێ دەڵێن التزاماتی مالی بەڵام قەرزی کۆمپانیای نەوتی ئێمە نزیکەی 2 میلیارد دلار قەرزی کۆمپانیایەکانمان گەڕاندۆتەوە ئەمە لە هەوڵی وە کۆششی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم کارە کراوە سەرڕای ئەوە کۆمەڵە لە قەیرانی تر کە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە مەسلەی نهێشتنی ئەو ژینگەیەیە کە ڕێگە بۆ گەندەڵی خۆش دەکات بۆ نمونە ئێمە مەسلەی ڕاگەیاندنی چرخانی دیجیتاڵی کە یەک لەو بابەتانن کە ڕێگیری لە دروستبوونی گەندەڵی دەگرێت و لە هەمان کاتشدا مەسلەی کۆمەڵک لە پرۆژەکانی تر وەکو هەژماری من وەکو بابەتی ئەلکترۆنی کردن دیکومنتەکانە مەسلەی تاپۆیە مەسلەی بەهێزکردنی دامەزراوەکانی کە پەیوەستن بە دوواداچوون و پەیوەستن بە بەدیهێنانی شەفافیت و ڕازگۆیی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە ئەمەش بەشێکە لە ڕۆیای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو وارەدا هەوڵی داوە جۆرێک لە ڕێگیری لە ئەنجامدانی گەندەڵی بکرێت کە زەحمەتە بنبڕ بکرێت بەڵام ئەمەش هەوڵێکی جددیە و حکوومەتی هەرێم بڕوای پێ هەیە کە ئەم کارە دەبێت بکرێ بەڵام ئەوی لە هەمووی گرنگترەوەیە کە ئەمێسە گەنج و لاوەکان هەرێمی کوردستانن کە بە دوو ئاست ئیشمان لەسەر مەسەلەی هەلی کار کردووە ئاستی یەکەم کە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ژینگەیەک بگونجێنین بۆ ئەوەی ئەو بربەستانەی کە لە بەردەم دروستبوونی هەلی کار و دادپەروەری لە مەسەلەی هەلی کار ئێمە لا ببین ئەو بربەستانە و لە هەمان کاتشدا ئێمە کەرتی تایبەت بەهێز بکەین بۆ ئەوەی هاریکار بن لە دۆزینەوەی ئەو خەڵکانەی کە بەتوانان و توانای ئەو کەسانەی کە دەرچوانە لە زانکۆ پەیمانگەکان یان ئەوانەی لە پەیمانگەکانی سەر بە وەزارەتی پەروەردەش بەهێز بکەین بۆی بتوانین ئێمە لە ماوەیەکی دیاریکراودا ئەم گرفتە تۆزە کەم بکەینەوە من ناڵێم ئەتوانین هەموو بابەتەکە کە پەیوەستە بە هەلی کار چارەسەر بکەین بەڵام ئێمە قەناعەتمان وایە و بڕواشمان وایە کە بەو جۆرە بەو استراتیژیەتە ئەتوانین لە ئایندەیەکی داهاتوو ئایندەیەکی نزیک بتوانین ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان کەم بکەینەوە جا ئەمە ڕۆیای حکوومەتە بە شێوەیەکی گشتی ئەو هەموو سیاسەتەکانی تر و بڕیار و پرۆژە ئەوانەش هەمووی لە خزمەتی ئەو ڕۆیە استراتیژیەتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێم هەیەی ئیتر ئەمە پەیوەستە بە هەلی کارە ئەویتر پەیوەستە بۆ نمونە مەسەلەی فرەچەشنکردنی داهاتی هەرێمی کوردستان ئەویش بەشێکە لەوەی کە بەهێزکردنی کەرتی تایبەت و دروستکردنی هەلی کار بە دوای خۆی هێنێ بۆیە ئەمە بە یەک پاکێج ئێمە سەیری کار و چالاکیەکان یان پرۆژەکانی حکوومەت بکەین کە بۆ دووسێ ئامانجی سەرەکیە مەسەلەی فرەچەشنکردنە مەسەلەی هەلی کارە مەسەلەی بنیاتنانی ژێرخانێکی ئابووری بەهێزە بۆ هەرێمی کوردستان. بە جێگەیاندنی ئامانجەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕوون لە تەواوی سێکتەرەکان و لە سەراستی وەزارەتەکان بەڕوونی دەبێنرێت بەم هۆیەوە گۆڕانکاریەکان لە داتا و ژمارەکان لە سەراستی تەواوی بوارەکانی هەرێمی کوردستان ئاماژەن بۆ بەرەو پێشچوونی حکوومەت لە ناوچەکە و دروستکردنی ژێرخانێکی پتەوی ئابووری و ئیداری و تەکنەلۆژی و سیاسی.